برێز ڕێوەز هەلکەوت سەرناوی بزوتنەوەی گۆران ئەم داوات دکن ڕێزدار ئەخافانە داویە بە دوایمێ ناوبەرێکی بدن سپاس بۆ سەبرەوە فەرموکێک ڕێوەز فەرمو بەڕێزان هاوسەرۆکانی کەنەکە ئەندامانی کەنەکە و میوانانی بەڕێز دیوانن بەڕێز بەناوی بزوتنەوەی گۆڕانەوە سوپاسیان بانگێشتتان نەکەین هیوادارین شانزەهەمین جواتی کەنەکە بە سەرکەوتووی بەڕێوە بچێ بەس نیەم جواتە لە کاتێکدایە کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە کات و ساتێکی هەستیاردا تێدەپەڕێت کۆمەڵی گۆڕانکاری و ئالۆزی مەزن لە ناوچەکەدا ڕوودەدات کۆمەڵی گۆڕانکاری و ئالۆزی ئەگەر بە پرپرسیارە و بە پرسیارانەوە مامەڵی لەگەڵدا نەکرێت دڵنیابن دەستکەوتی گەورە لە دەستەدەین هەباڵان لەم کاتەدا ناوچەکەمان ڕوبەڕووی هێرشێکی بەرفراوان و توندی هێزەکانی تیرۆر و دژ بە مافەکانی کورد و دیموکراسی دەبێتەوە خۆشبەختانە بە هیمەتی قارەمانانی کچان و کوڕانی میلەتەکەمان لە هێزەکانی پێشمەرگە و شەڕبانان و گەریلا توانرا بەشێکی زۆر لە خاکەمان پارێزن و دەستکەوت و داستانی مەزن تۆمار بکەن بە تایبەت لە ڕۆژاوە و باشووری کوردستان بەڵام ئەم دەستکەوتە سەربازیانە تەنها بەز نین بۆ بەدیهێنانی مافەکانی گەلی کورد بەرگری و شەڕ دەبێت هاوتەری بێت لەگەڵ جەنگی مۆدێرنانە و مەدەنیانەدا بۆ زیاتر بە دیموکراتیزەکردنی کۆمەلگا و بە سیستەمکردنی دام و دەستگاکانی تێکۆشانێکی هاوتەریب بۆ فراهەمکردنی گشت ئازادیەکان ئازادی تاک ئازادی ڕاگەیاندن ئازادی کاری سیاسی بۆ هەموو کەسولایەنێک وەک یەک فراهەم بکرێت سەروەری یاسا و دادپەروەری کۆمەڵایەتی بەرقەرار بکرێت هاوتەریب لەگەڵ شەڕی تیرۆری دەرەچی شەڕێکی مەدەنیانەی ناوخۆییش بۆ نەهێشتنی پاوانخوازی و تاکڕەوی وە بۆ بەدیهێنانی سیستەمێکی حکومڕانی شایستە بە خەبات و قوربانی گەلەکەمان هاوڕێیان لە باکوور بە باساوی ڕێگریکردن لە کودەتا سەرجەم ئازادیەکان بەرتەس کراونەتەوە ئازادی میدیا ڕۆژنامەگەری ئازادی تاک و ڕادەربڕین نوێنەرەکانی گەل ئەوانەی لە ڕێیان گەلەوە هەڵبژێراون مەترسی خستنە زیندانیان لەسرە زۆربەی زۆری پارتە ئۆپۆزیسیۆنەکان و ئەوانەی کە دژ بە دەسەڵاتی تاکڕەوی و پاوانخوازین دووچاری ئەوە دەبنەوە لەژێر یاسای دژە تیرۆر و بارینە ئاساییەدا بخرێن لە پاڵ ئەمانەش هەموویدا شەڕێکی نەگریس یەخەی میلەتەکەمانی لە باکوور گرتووە کە بەهۆیەوە هەزاران کەس بەداخەوە بوونەتە قوربانی بەدەیان شار و بە سەدان گوند خاپور کراوە ئێمە لە بزوتنەوەی گۆڕان لەو باوەڕەدەین تا کە چارەسەر بۆ دۆزی باشوور بێدەنگکردنی چەکەکانە وەگەڕانەوەی بۆ سەر مێزی گفتوگۆ بەڵام چ مێزی گفتوگۆیەک مێزێکی گفتوگۆی هاوسەنگ لە ناوەن ئەو هێزانەی کە گفتوگۆ دەکەن و ئامانج لە گفتوگۆ ئاشتی هەتایی بێت و بەدیهێنانی مافەکانی گەلەکەمان مافی گەلی باکوور بێت لە ڕۆژئاوا خۆشبەختانە دەستکەوتی مەزن و سەرکەوتنی مەزن بەدەست هاتووە نمونەیەکی جوانی خۆبەڕێوەبردن لە ڕۆژئاوا کە بۆتە جێی فەخر و شانازی نەک تەنها کوردان بەڵکو زۆربەی زۆری گەلانی جیهان ئێمە چۆن وەکو بزوتنەوەی گۆڕان چۆن پێشتر و بە ئاشکرا پشتگیری کانتۆنەکان و فدرالیەتی کانتۆنەکانمان کرد لێرە دووبارە ئەو پشتگیرێتان بۆ دووبار دەکەینەوە و هەروەها بە ضەروری دەزانین دووپاتی بکەینەوە هەر دەست دێوەردانێک بە هەرچ پاساوێکەوە بێت دەرەکی یان ناوخۆیی لە ئەزمموی ڕۆژئاوایان ڕەت دەکەینەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان سەحوەیەکی یان خەبەر هاتنێکی نەتەوەیی و نیشتیمانە لەلا ئارادایە بەداخەوە دەسەڵاتدارانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر درڕندانە مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا دەکەن دەبینین ڕۆژانە بە سەدان گەنج دەخزێنە زیندانەکانەوە پرۆسەی ئیعدامکردن بەردەوامە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەموو لایەک بەبیر دەهێنینەوە تونند و تیژی تەنها تونند و تیژی لێ دەکەوێتەوە سەرکردن تەنها سەر هەڵدانی لێ دەکەوێتەوە هیچ هێز و حاکمێک نەیتوانیوە بە سەرکوتکردن تا سەر میلەتێک ژێردەستە بکە لەم ساتەدا
پاش زیاتر لە ساڵێک لە پێشێلکردنی شەرعیەت و ئیفلیسکردنی پەرلەمان بە ئیرادی تاکڕەوی حیزبێک دەبینین نەک تەنها دۆخی سیاسی باشوور ئاڵۆزتر بووە بەڵکو باری گوزەرانی ئابووری لە لێواری داڕمانی تەواودایە. ڕۆژ بە دوای ڕۆژ پاوانخوازی و توندوتیژی دەسەڵاتەکەشی بەرامبەر بە ئازادی لە زیادبووندایە. لەم دۆخە ئاڵۆزەتە بزوتنەوەی گۆڕان ڕێککەوتنیشی لەگەڵ هەواڵانی یانون کافدا ساز کردووە. خەڵکی ئومێد دەخوازێت ئەم ڕێککەوتنە ببێتە خاڵێکی وەرچەرخان بۆ چەسپاندنی سیستەمێکی حکومڕانی پەرلەمانی بسەرەتای پرۆژەیەکی نیشتیمانی ئابووری بەهێز بێت و بەهێز و پتە و شەفاف بێت بە تایبەتی لە بواری سامانە سروشتەکان و بۆ خزمەتکردنی نیشتیمان و ئایندەی گەلەکەمان. لەسەر ئاستی ناوچەکە و بەشەکانی دیکەی کوردستانیش وەک لە هەمان ڕێککەوتندا هاتووە گەلی باشوور چاوەڕوانی ئەوە لە ئێمە دەکات کە پشگیری پارچەکانی دیکەی کوردستان بکەین و پاڵپشت و هاوکاریان بین بەبێ هیچ مەرج و بێ هیچ بەرامبەرێک و بە هیچ شێوەیەک دەست وەرنەدەین لە کارە ناوخۆیەکانیان. بەڕێزان هەڵوێستەکان و کارەکانی بزوتنەوەی گۆڕان لێکدانەوەی جیاواز هەڵناگرن. کەم هێز هەیە وەک ئێمە زۆر بە ڕاشکاوانە بە خەڵکەکەی و بە حیزبەکانی دیکە و بە جەماوەرەکەی ویست بێت چی دەوێت. کاتێک ئێمە دەڵێن با هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بێت دوور لە چنگی حزب دوور لە چنگی تاکە کەس و لەژێر هەژمونی کەس و ماڵباتان نەبێت لەبەر ئەوە دەیڵێن بۆی نمونەی ناشرینی شەڕی ناوخۆ دووبارە نەبێتەوە بۆی نمونەی ناشرین ڕێگرتن لە ئەندام پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و پاکستنی پەرلەمان دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی کە لە بری ئەوەی کە سنوورەکان نەهێڵین و یەکریزی نیشتیمانی و نەتەوەیی دروستکەین و پارێزین سنووری تازەی دێگەڵە و باشوور لە بینی باشوور و ڕۆژئاوا دروست نەکەین. کاتێک ئەڵێن بە بڕیاری سیاسی بڕیاری دەستە جەمعی بێت بڕیارێک بێت لەسەر ڕۆشنایی یان لەژێر ڕۆشنایی استراتیجێکی نەتەوەیی و نیشتیمانی داداڕژرا بێت لەبەر ئەوە دەیڵێن بۆی ژێرخاکی کوردستان و سەرخاکی کوردستان و ئاسمانی کوردستان هەرزان فرۆش نەکرێت. کاتێک دەڵێن ئێمە لە باشوور خوێن و قوربانێکی زۆرمان داوە پەرلەمان و حکومەت و هێزەکانی پێشمەرگە و هێزەکان و هێزەکانی دیکە بەرهەم و خوێن و خەباتی بە هەزاران شەهیدە لەبەر ئەوە دەڵێن ئەبێ سیستەمێکی شایستەمان هەیە بە خوێنی ئەو شەهیدانە سیستەمێک کە تەنها بۆ ئەمڕۆ بۆ تاکە کەسێک و بە بەرجی کەسێکدان ڕژرا بێ بەڵکو بۆ نەوەکانی داهاتوومان بێت و لەسەر ئەساسی بە هاوڵاتی بوون و مەدەنیەت و دەستاوکردنی دەسەڵات بێ. من پێم وایە ئەم هەڵوێستانەی گۆڕان نەموزایەدەن نەعینادین و نەسەرکێشین. ئایا ئەمانە بژاردەیەکی سیاسین؟ نەخێر بژاردەیەکی سیاسیش نین. ئەمە ئەرچێکی نەتەوەیی و نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە کە هەتا سەر و هەتا جێبەجێکردنی خەباتی بۆ دەکات. بەڕێزان ئێمە لە بزوتنەوەی گۆڕان درشی تەواو بە هەستیاری دۆخەکە لە ناوچەیەکی کوردستان دەکەین. خەبات و قوربانی هێزەکانی پێشمەرگە و سەرجەم هێزە تێکۆشەرەکانی تر بەرز دەرنخێنین. بەڵام دووبارەی دەکەینەوە هەموو جەنگ و شەڕێک دەبێت بۆ دەستکەوتێکی سیاسی و بۆ ئامانجێکی نەتەوەیی و نیشتیمانی بێت هەنگاوێکیش بێت و هەنگاوێکی پتەویش بێت بۆ بەرەو سربەخۆیەکی تۆکمە و چەسپاو. لە کۆتاییدا سڵاو و ڕێزی بزوتنەوەی گۆڕان بە ئێوەی بەڕێزەگەێنم هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم دووبارە سواز و بانگێشتەکەتان.